بەڵە خۆشویستان وەک دەزانین کە ئەمڕۆ ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستانە کەسانێکی زۆر ڕێکخراوێکی زۆر خۆشبەختانە بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە بەشداری لە کۆڕبەند و فیستیڤالە جیهانەکاندا دەکەن. پێش ماوەیەک فیستیڤالێک یاخود کۆڕبەندێکی گرنگ لە بواری کاری خۆبەخشیدا لە ڕووسیا بەڕێوە چووە، دیارە کۆمەڵێک لە ئەندامی تایبەت یاخود کۆمەڵێک لە گەنجی خۆشەویستی کورد لەوێدا بەشداریان تێدا کردووە بۆ قسەکردن لەسەر بەڕێوەچوونی ئەم کۆڕبەندە. گرنگجی بۆ ئێمە وەکو کورد ئەم جاراوەی کە بەپێی زانەرەکانی ئێمە جێگی خۆشببختی ئێمە وەکو نەتەوەی کورد بەشداریمان لەو کۆڕبەندەیە کردووە لە ڕووسیا. دەچینە لای میوانەکەمان لە ستودیۆکانمان لە کورسانیۆز خاتوولەنیا جەمال کە بۆ خۆیان بەشدارن لەم کۆڕبەندە. خاتوولەنیا سڵاو لێ بێم، کاتت باش، خۆشحاڵین کە ئێوە بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە بەشداری لەم کۆڕبەندەدا کردووە لە ڕووسیا. کۆڕبەندەکە تایبەت بوو بەچی و ئێوە چەند کەس بوون کە بەشداریتان تیا کرد؟ زۆر سپاس کاگاری ئێواری تۆ بینەران باش. ئێمە بەشداریمان کرد لە کۆڕبەندی نێودەوڵەتی خۆبەخشان لە شاری مۆسکۆ لە ڕووسیا کە ئەتوانم بڵام ئەم کۆڕبەندە ئەهمیەت و گرنگێکی زۆری هەبوو لەبەرەوەی ئەم ساڵ بە گەورەترین حەجم و کە نزیکەی 15,000 خۆبەخش بەشداریان تیا کرد و 5,000 خۆبەخشیان لە دەرەوەی ڕووسیاوە هاتبوون وەکو ئێمە کە ئەم 5,000 دابش بوون بەسەر نوێنەری 120 وڵاتە. ئەتوانم بڵێم ئەوەی زۆر زۆر خاڵێکی پۆزیتیڤ بوو کە ئەم ساڵ کوردستان سربەخۆ وەکو کوردستان دیلیگەیشن واتە نوێنەرایەتی خۆی هەبوو کە بە ژمارەیەکی زۆر بەشدار بوو، بەشداری کرد نزیکەی 8 کەس کە بەسەر شارەکانی سلێمانی و هەولێر و کەرکووکا دابش بوون. ئەوەی زۆر زۆر جێگەی خۆشحاڵی بوو کە ئەم ساڵ کوردستان جیاواز لە عێراق واتە سربەخۆ و کوردستان بەشداری کرد و نوێنەرایەتی هەبوو و لەوێ کاتی پێدرا کە دیبیت و پانێڵی تایبەت بەخۆی هەبێت. باش خاتوولەنیا ئەو 120 نەتەوە جیاوازی کە بەشداریە لەم کۆڕبەندەیە کردووە هەر نەتەوەیەک بۆی هەبوو چەند ئەندام بەشدار بێت لەم کۆڕبەندەیە؟ ئەتوانم بڵێم حەسەب ئەو کەسانەی کە ئەپلایان کردبوو واتە فۆرمیان پڕکردبوانێ وڵات پڕکردنەوەی فۆرم بوو بەشداریکردن پڕکردنەوەی فۆرم بوو و دوایش بە شۆردلیست بوو واتە سیڤیکێ بەقوت بوو یان زۆرترین کاری خۆبەخشی کردبوو چکە کۆڕبەندەکە تایبەت بوو بە کاری خۆبەخشی بەڵام لەسەر ئاستی نێودەوڵەتی یەکەم ساڵە لە ڕووسیا بە شێوەی نێودەوڵەتی بێواتە نوێنەری دەرەوەی ڕووسیا بەشداری تیا بکە ساڵەکانی تر لەسەر ئاستی ناوخۆیی بووە. ئەتوان بڵێم وڵات هەبوو 1 کەس 2 کەسی بەشدار بوو، وڵات هەبوو تا 4 کەس، بەڵام ئەتوانم بڵێم کوردستان لە گەورەترین گروپەکان بوو کە 8 کەسی بەشداری کردبوو، 3 کچ و 5 کۆڕ. باشە خاتوولەنیا وەکو دەڵێیت بە ئەپلای بوو واتە پێشکەشکردن بۆ باشداریکردن لەم کۆڕبەندەیە. تۆ بۆ خۆت چۆن سەرجەمی کارە خۆبەخشەکانت کۆ کردەوە و ئەو متمانێت لای ئەوان دروست کرد کە تۆ یەکێکی لەوانەی کە کاری خۆبەخشی زۆرت ئەنجامدا و دەتەوێت لەم کۆڕبەندەیە بەشدار بی؟ هەڵبەتە من چەند ساڵێکە کاری خۆبەخشیەکەم هەم لە بواری ڕێکخراوەیە و هەم لە بواری کۆمەڵایەتی و کۆمەلگا و هەتا لەوانەوتنەوە وەرکشۆپ و خولی بێبەرامبەرە. ئەتوان بڵێم سەرەتای کارە خۆبەخشەکانی من لە وڵاتی ئەمریکاوە دەستی پێکرد لەگەڵ ڕێکخراوی خاچی سووری ئەمریکا و بەدوای ئەوە لە کوردستان لە ماوەی ئەم 2 ساڵی کە لە کوردستانم ئەتوان بڵێم زۆرترین کارم کردووە هەم لە یارمەتیدانی ئاوارە و پەنابەران و هەروەها لە سمینار و خولی و وەرکشۆپی بێبەرامبەر بۆ هەموو ئاست و لیڤڵەکان. ئەو سیڤی کە تۆ ئەینەری بۆیان سەرجەم ئەو کارانەتی تیا وە سەرجەم ئەو سوپاسنامە و دەستخۆشیانەی کە لە ڕێکخراوە خۆبەخشەکان کە کارت تیا کردو بۆ هاتوێتەوە ئەوانیش دواتر شۆردلیستەکەن و بەهێزترین کاندیدیان ئەو کاندیدەی کە لە بوارێکی گرنگە کاری کرد بێت و بەشداری پێەکەن. باشە ئەوەی کە ئێستا لە کەمیکتر لەسەر شاشەی کورسانیۆزەوە دەیبینین بەشداریکردنی ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا بوو لە کۆڕبەندەکەی کە ئێوە وەکو کورتیایدا بەشدار بوون لە ئاڵای پیرۆزی کوردستانەوە. بەشداربوونی ئەوان هەروەکو پێشوازیکردن بوو لە کۆڕبەندەکە یان کۆڕبەندەکە بۆچی لە ڕووسیا بەڕێوە چووە؟ چی شتێکی ئیزافە خرایە سەر بواری کاری خۆبەخشی کە ئێوە درکتان پێ نەکردبێت؟
ئەتوانم بڵێم یەکێک بوو لە بەهێزترین کۆربەندەکان و گەورەترین پرۆگرامەکان و هەروەها ئەتوانم بڵێم خاڵێکی زۆر پۆزیتیڤ ئەوە بوو کە سەرۆکی وڵاتەکە سەرۆک ڤلادیمیر پوتین پێشوازی کرد لە خۆبەخشان و سوپاسی خۆبەخشانی کرد و هەروەها پاڵپشتیەکانی بۆ خۆبەخشان دووپات کردەوە و ئەتوانم بڵێم ڕێزلێنانی دا بە کۆمەڵێک گروپی خۆبەخشی ئەهمیەتێکی تر ئەوە بوو کە یەکەم هیچ لەسەر ئاستی وڵاتێکی زلهێزە و لەسەر ئاستی سەرۆکایەتیە سوپاس ئەکرێت لە بەرامبەر ئەو کارە خۆبەخشی و بێبەرامبەرانی کە ئەیکەیت ئەمە خۆی بخۆی هاندانێکی زۆر باشە و لە هەمان کاتە نوێنەری 120 وڵاتی جیاواز لە 120 کللتوری جیاواز و نەتەوەی جیاواز و ئایدیای جیاواز و خەڵکی ئەبینیت ئەتوانم بڵێم شێرکردنی معلومات و هەروە شێرکردنی ئەو پرۆجێکتانی کە تۆ کارت تیا کردووە و ئەو میکانیزمانی کە تۆ کارت پێ کردووە بۆ هۆی ئەوەی زانیاریێکی زۆر بگۆڕدرێتەوە لە هەمان کاتە پەیوەندی و کۆنتاکتێکی زۆر بەهێز دروست دەکەی لەگەڵ کەسانی تر لە نەتەوەی جیاواز وەکو کورد تەوانەوە خۆتان ناساندۆ بە نەتەوانی تر و وەکو جۆنەڵی گفتوگۆتان گۆڕیوەتەوە و خۆتان ناساندووە تێڕوانینی ئەوان وەکو کورد چی بووە ینی پێیان وا بووە نەتەوەیەکی ئەوەندە کەسی خۆبەخشی تێدا ئەوەندە حەزان بەکاری خۆبەخشیە لای خۆمان کوردوەتەنی دەڵێ ماڵی هەموو کوردێک خانەخوێیە تا هەموو کەسێک حەزی بەکاری خۆبەخشی و هاوکاریکردنە بەڵام ئەوەی کە جێپەنجەی دیارە هاوشانی وەکو ئێوە ڕەنگە لە کۆمەڵگە ئێمەدا کەم من کە بتوانم بگەنە کۆربەندە جیهانیەکان ئەوان ڕابۆچوونە لەسەر کورد چۆن ئەتوانم بڵم ئەو تیمەی کە ئێمەی بانگهێش کردبوو کە سەر بەڕێکخراوی فیوچەرن لە ناو رووسیا ئیشەکەن یەکێک لەو خاڵە پۆزیتیڤانەی کە هەیان بوو بۆ ئێمە وەکو تیمی کورد زۆر دەستخۆشیان لێکردین لە بەرامبەر ئەو دیبیتە 2 ساعتی کە پێشکەشمان کرد لەسەر کارە خۆبەخشەکانمان لە هەرێمی کوردستانە و بە تایبەتیش کە کاتە ئێمە فۆکەسمان کردە سەرەوەی زۆرترین هاوکاریمان هەبوو بۆ پەنابەرانی سووری و ئاوەڕێی عێراقی لە کاتێکا کە ئێستا عێراق بە دۆخێکی نالەبارە تێپەڕێ و لە هەمان کاتە ڕێژێکی زۆر پەنابەر و ئاوارە لە هەرێمی کوردستانن ئەتوانم بڵم ئەو پرۆژانەی کە تایبەت بوون بە ئاوارە و پەنابەران زۆر بەلایەنەوە پرۆژەی گرنگ بوون کە ئێمە ڕاستە و خۆ لەگەڵ پەنابەرە لە فێڵدا لە کەمپێکە ئیشەکەین و لە هەمان کاتە بۆیان ئەزمونێکی تازە بوو و هەتا ئەدا و پەرفۆرمانسی ئێمە لە پێشکەشکردنی ئەو دیبیتانە و لە مناقەشە و گفتوگۆ لەگەڵ گروپەکانی تری میدڵ ئێستا زۆر بە ئیجابی هەڵیان سەنگان و هەتا دووپاتیان کردەوە کە ئێمە حەزەکەین کۆنتاکتەکە بەردەوام بێت کە ئەگەری ئەوەیە کە لە مانگی سێ کۆربەندێکی تر بکرێت لەسەر کۆمەڵێ بابەتی تر و بەڵێنی ئەویاندا کە بە هەمان شێوە ئینڤیتیشن و داوەنامە بنێرنەوە بۆ تیمی کورد بۆ ئەوەی دووبارە بەشداری هەبێت لە چالەکەکانی مۆسکۆیە. خاتولەنیا زۆر جار لە نێو ئاوارەکاندا لە نێو کەمپەکاندا کەسانێک دەبینی لە وڵاتێکی زۆر دوورەوە هاتووە و دەیەوێت لە کوردستان خزمەت بکە یان لە ڕێگای بۆ کۆچبەری کەسانێکە کە لێمان پرسیون دەڵێ کەسێک لە کەنەداوە هاتووە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو یۆنان خزمەت بە کۆچبەر دەکات یاخود لەم کامپانیای خۆمان دەزانین کەسێک لە بەریتانیەوە هاتووە کاری خۆبەخشی دەکات لەنێوە تا چەند تاچی کوردی خۆبەخشی کوردی هاوشانی ئەوە هاوشێوەی ئێوە ئامادەیتە ئەم جۆرە ئاڵوگۆڕە خۆبەخشیانە بکات یاخود شتێکی لەو بارەیەوە باس کرا بۆ نمونە داوا لە نەتەوەکانی تر بکەن بێن لە کوردستان کاری خۆبەخشی خۆیان بکەن چونکە ڕەنگە ئاوارەکان و هەموو مەرگەسات و تراژیدانی بە سەرگەلی کووردا هاتوون زۆر پێویستیان بەوە بێت تۆ لە ڕێی خۆبەخشیەوە لە ڕێی معنەویاتەوە هاوکاری بکرێت شتێکی لەم بارە باس کرا بەڵێ بە دڵنیایی لەبەرەوەی ئێمە لەوێ کۆنتاکتمان کرد لەگەڵ چەند گروپێکە ئەسڵەن ئێمە لەو هەفتەیە لەو پرۆگرامە هەفتەیە کۆمەڵێک دیبیت و وەرکشۆپە بوو یەکێک لە وەرکشۆپەکانە خاص تایبەت بوو بۆی کە چۆن تۆ ئەبیتە خۆبەخشێکی نێودەوڵەتی چۆن ئەتوانی ئەپڵایکەی بۆ ئەم جۆرە پرۆگرامانە بۆ ئەوی بەشداری بکەی بۆ نمونە لە یەک هەفتە کاری خۆبەخشیە لە شارێک لە وڵاتێک یان بۆ 2 هەفتە یان بۆ مانگێک کاری خۆبەخشی واتە ئەوان نایانێت بۆ نمونە تۆ بڕیاری ئەوە بیان بەڵێنی ئەوبی کە بۆ ساڵێک 2 ساڵ کاری خۆبەخشەکەی بگرە ئەوان یەک هەفتە کاری خۆبەخشی بەلایەن و زۆرە و بەرز ئەینرخێنن کۆمەڵێک وێبسایتیان پیشانداین و کۆمەڵێک پرۆژە کە ئەم پرۆژانە لە ئێستا بەردەستن ئێوە ئەتوانن تەقدیمیکەن بۆ ئەم جۆرە پرۆژانە بۆی لەم پرۆژانە کاری خۆبەخشی بکەن کە هەرێکێکیان بۆ لە وڵاتێکی جیاواز بوو دەربارەی جۆرێک لە کارکرد بۆ نمە کشت و کاڵی بۆ نمونە بواری بیناسازی بۆ نمە بواری هونەری و
ئارت و میوزیک و ئەوانە ئێمە ئەو کۆنتاکتی کە دروستمان کرد لەگەڵ گروپێکی ئیتالیا کە بە خۆشحاڵیە و هەفتەی پێشوو نوێنەریان لێرە بوو ئەو گروپە ئیتالیا لەوێ چەند کوڕکچێکی گەنجن هێن ئەنوێت کاری خۆبەخشی بکەن لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە کەمپی پەنابەران لەوێدا ئەوان ئەنوێت کۆرسی زمان و هەروەها کۆرسی میوزیک و کۆرسی ئارت و هونەر بکەنەوانێ هەم بۆ مناڵانی و هەم بۆ گەنجانی ناو کەمپەکان لە بەرامبەر ئەمە ئەوان ئامادەن بلیتی فڕۆکەش خۆیان بیبڕن تەنها لێرە شوێنی مانە و خواردنیان بۆ دابین کرێ بۆ نمونە حەسب ئەو پرۆژەی کە تۆ تەقدیمیانەکەی مانگێکە یاخۆ چەند هەفتەیەکە بە هیوای ئەم پرۆژانە زیاتر و زیاتر بێت بە هیوای سەرکەوتن بۆ ئێوەش خاتولەنیا بەردەوامیتان جێگەی دڵخۆشی ئەمەیە وەکو خۆبەخش هەم وەکو کورد پێش هەموو شتێ وەکو خۆبەخشیش کە جێدەستان دیارە دووبارە سپاس بۆ خاتولێنیا جەمال بەشدار لە کۆربەندی جیهانی خۆبەخشان کە لە رووسیا بەڕێوە چوو.